زۆری مەسوولی وامانەیە پێشەوەی بچێتە زانکۆ خۆی خاوەنی زانکۆیەکە بەڵام تەلەبەکانی ئێمە لە زانکۆکانیشە ناتوانن لە فیڤێکی فەلافل بکڕن بۆ خۆیان کە بیخۆن یعنی ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی نازەم یانی جیاوازیەکی زۆر ئەکرێت لە نێوان مناڵی دەوڵەمەندەکان و مناڵی هەژارە کە بەڕاستی ئێمە ئەوە نشۆ نخوونیمان کردووە و خانەوادەکانمان ڕەنجیان لەگەڵ ئێمەیان کێشاوە ئەوان تەنها شەوێکی شەو نخوونیان نەکردووە کە ئێمە مافی خۆشمانە داوە ئەکەین بەڵام ئەوان بەداخەوە بەڕاستی یعنی حکوومەتیان بەڕاستی هەر زوگاندڵ بۆ هەر بۆ خۆیان بۆ یعنی هیچیان بۆ تەلەبە نەکردووە هیچیان بۆ چینی هەژار نەکردووە حکوومەت بێباکە جگە لەوەی کە خۆی ئەشارێتەوە لەو ئەرکومافانەی کە هەیەی هیچ شتێکی تریتیان نابینم پێم وە بێت هیچ شتێک ئەوەنە قرس نییە کە حکوومەت هیچ بای ئەوە قرس نییە کە حکوومەت ئاوایی مامەڵە لەگەڵ ئێمە ئەکا بەتەیبەت چونکە نەک 18 ملیۆنێکی یاوە بە کۆشکێک بۆ خۆی چارەکێکی ئەو پارەیە بخاتە خزمەتی وڵاتەکەیەوە بخاتە خزمەتی ئەو کەرتانی کە خزمەت بە هاوڵاتیانەکەن بەتایبەتتر لە ئێستا کەری تەندروستی و کارمەندانی تەندروستی کە لەبەری پێشەوەی ئەم جەنگە تەندروستیان پێم وابێ بارگرانی هەم لەسەر حکوومەت خۆی کەمە بێتەوە هەم هاوڵاتیەکانمان زۆر بە ئاسانتر لەم پەتای ڕزگاریانە بێ و نجاتیانە بێ و ئێمەمانانیش کە چەند ساڵە خۆبەخشین لەم سنوورەیە بۆ ئێمەش باشترە لەبری ئەوەی کە هیچ ئیمتیازاتێکمان نییە لەم سنوورەیە خزمەتەکەین کاتێکە ئیمتیازاتێکمانە بێ حکوومەت ئەم ئەرکەی ئێمە لەبەرچاو بگرێ و کاتە ئێمە دڵسۆزانەتر بەهانە هاوڵاتیەکانەوەچین دڵسۆزانەتر کار و پیشەی خۆمان لە سنووری بەڕێوەبەرایەتی نەک هەڵەبجێت تەواوی سنوورەکانی کات جێبەجێەکەین ئەمە بەتەنها قۆڕخکاریە بۆ ئەو پارەی کە لە وڵاتەیەدا بەشەکرێ چینایەتەکە لەو بارەوەیە کە طبقێکی دەسەڵاتدار لە وڵاتەیە پارەکان قۆڕخ کردو بۆ خۆیان و ئاگیان لە میلەت نییە و ئەو میلەتش فەقیرش ئەیچی بکە هانا بۆ کێ بەرێ هانا بۆ حکوومەت ئەبا هانا بۆ ئەو کەسە بە کە بە باوکی حکوم کە بە باوکی میلەت دەئەنرێ کە باوکی میلەت ئاوا بخەمساردە حکوومەت دەبێت چی بکات حکوومەت ینی خەڵکە بێت چی بکە خەڵک تەنها توانێت خۆ پیشاندان کات تەنها توانێت دەنگی خۆی بەرزکاتەوە تەنها توانێت لە ماڵەکانی خۆی بتە دەرەوە داوای مافی خۆی بکە ماف ئەسەندرێت داوا ئەکرێت بەڵام بەم شێوازە بەڕاستی کەس گوێمان بۆ ناگرێ و ئەبێ حکوومەت گوێ بگرێت چونکە ناچارە گوێ لە میلەتەکەی خۆی بگرێت سیاست و بازرگانی ئەمە دوو شتی پێیەکۆ بەسراون حکوومەت هەرێم و حزابی کوردی بازرگانەکانیان کردوتە خۆیان چینێکی دەوڵەمەندی زۆر دیار کە جاکراونەوە لە خەڵکەکە کراوەتە خۆیان بۆ هەر کاتێک هەر جۆرە فشارێک بکرێت لە ڕێ ئەمانەوە لە ڕاگەاندنیانەوە خەڵکەکە شارەکەی فەشەلێنێ بۆیە چینایەتێکی زۆر هەیە و ئاگیان لە چینی خوارەوە نییە و حەقەن ئەوەی ڕاگری ئەوانە خەڵکەکەی خوارەوەیە بۆی وادانی خەڵکەکەی تر هۆشار بێتەوە داوای مافی خۆی بکە هیچمان نایە کاکە دەسەڵاتی خۆیان بمێنەوە کابراوتی بیرزن بەڵام مافەکەی منیش بن چینە کە چوونە دەسەڵاتەوە ئابووریان کەوتە بەردەست بازرگانیان کەوتە بەردەست هەروواکەن بۆی ئەمە شتێکە ناڵێم ئاساییە بەڵام لەم ناوچەیە بۆ بە ئاسایی ئێمە قوربانیین و ئەوانەی خۆن هیوادارم مێژوو خۆیان ناشرین نەکەن تا ئێستا بەسە بردویانە لە مۆلا خراپتری نەکەن